سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانزین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان ڕێزگرتن لە یادی هەمیشە زیندوو ئەرزەڵان قاسمی لە کرماشان چالاکی لە ئەنگرانی ژینگەی مەریوان بۆ خاوێنکردنەوەی دەوروبەری زرێبار برینداربوونی کۆڵبەرێکی دیکە بە چەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە دەست بەسەرکردنی سەیاد دەرویشی لە شاری ورمێ ناڕزایەتی کرێکارانی کارخانەی کۆمباین سازی لە تەورێز کوژرانی ژنێکی لاو بۆ بیانووی ناموس لە بەندەرەنجەلی دەست بەسەرکردنی دە شارۆمەندی بەهایی لە تاران و کەرەش و خۆپیشاندانی هەزاران کەسی لە ئەنگرانی فەلەستین لە چەند وڵاتی جیهان. درێژە هەواڵەکان ڕێزگرتن لە یادی هەمیشە زیندوو ئەردەڵان قاسمی لە کرماشان ڕۆژی هەینی 19 مانگی خەزەڵوەری 1402 سا ڕۆژی گیان باختکردنی ئەردەڵان قاسمی لە شۆڕشی ژینا بوو هەر بۆ بوونەوە کۆمەڵێک لە ئازادی خوازانی کرماشان و گیلانی غەرب لە مەراسمێکدا ڕێزیان لە بیرەوەریەکانی کرد بە پێی راپۆرسەکان ئەردەڵان قاسمی خەڵکی گیلان غەرب و دانیشتووی کرماشان لە ڕەوتی شۆڕشی ژینا لە حاڵێکدا سەرخەڵی دروشم نووسین بوو لەلایەن هێزەکانی حکوومەتەوە بە سێ فیشەک پێکرا و پاش گواستنەوەی بۆ نەخۆشخانە بەهۆی قورسی برینەوە گیانی لە پێناو ئازادیدا بەخت کرد. ڕۆژی هەینی کۆمەڵێک لە ئازادی خوازانی ئەو دوو شارە لە مەراسمێکدا یادیە و ئازیزەیان بەرز نرخاند و بەڵێنیاندا درێژەتەری ڕێگای پڕ لە شانازی بن. چالاکی لە ئەنگرانی ژینگەی مەریوان بۆ خاوێنکردنەوەی دەوروبەری زرێبار ڕۆژی پێنجشەممە 18 مانگی خەزەڵوەر ئەنجامانی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان هاوڕێ لەگەڵ لە ئەنگرانی ژینگە بە بۆنێ وەرزی گەڕانەوەی پەلەوەرە کۆچەریەکان هەڵمەتی خاوێنکردنەوەی دەشتی شەربانیان بۆ حوتەمین ساڵ بەڕێوە برد. دەشتی شەربان لە خواروی گۆمی زرێبار و نزیک ئاوایی یەنگیجە هەڵکەوتووە. ئەو سایتە یەک لەو شوێنانەیەکە پەلەوەرە کۆچەریەکان بە شێوەیە کاتی ماوەیەک تێدا دەمێنەوە. ئەنجومەنی سەوزی چیا لە پێناو هەست بە بەرپرسیارەتی لە هەمبەر ژینگە پارێزی و بەتایبەت پێویستی پاراستنی گۆمی زرێبار و سەرکۆنێڕاوی پەلەوەر و گرنگی پەلەوەر کۆچەریەکان بۆ زرێبار و دانیشتوانی دەوروبەری کە زۆرێکی تایبەتی بۆ گەشەی ئابووری ناوچەکە و ڕاکێشانی گەشتیار هەیە هەستەوە بە جێبەجێکردنی ئەم ئەرکە گرنگە. برینداربوونی کۆڵبەرێکی دیکە بە چەقەی هێزەکانی ڕۆژیم لە سنووری بانە شەوی پێنجشەممە 18 مانگی خەزەڵوەر کۆڵبەرێکی خەڵکی بانە بە ناوی کامران ڕەحیمی بە چەقەی هێزەکانی ڕۆژیم لە سنووری ئەو شارە بە سەختی بریندارکرا. بە پێی راپۆرسەکان هێزەکانی حکوومەت بە بێ ئاگادارکردنەوە تەقەیان لە کامران ڕەحیمی کردووە و بەهۆیەوە چاوێکی بە سەختی بریندار و بەمبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەیەکی شاری تەورێز کراوە. جێگای ئاماژەکە شەوی سێ شەممەش کۆڵبەرێکی خەڵکی سەقز بە ناوی ئازاد سەرتارپەنا بە چەقەی هێزەکانی ڕۆژیم لە سنووری هەنگەژاڵی باناگیانی بەخت کردبوو. بە پێیاماری کۆڵبەر نیوز لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا بەلانی کەم 48 کۆڵبەر بە چەقەی هێزەکانی ڕژیم تەقینەوەی مین و ئەشکەنجە و لێدان لە سنوورەکانی بانە نەوسود و نۆتشە کوژرا و بریندار بوون. دەست بەسەرکردنی سەیاد دەرویشی لە شاری ورمێ لە ڕۆژانی ڕابردوودا سەیاد دەرویشی برای هەمیشە زیندوو فەرجا دەرویشی لە گیان بەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری ورمێ لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەر و هیچ زانیارێک لەسەر شارەنووسی لەبەردەستانیە. بە پێزانیاریەکان سەیاد دەرویشی 16 مانگی خەزەڵوەر لەلایەن هێزانیەکانی ڕژیمەوە لە شاری ورمێ دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. جێگای ئاماژەیە کە هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ناوبراو لە بەردەستانیە و ئەو بەندکراوە لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. فەرجا دەرویشی برای سەیاد دەرویشی ڕۆژی 29 خەرمانانی 1401 و لە ڕەوتی شۆڕشی ژینا بە چەقەی هێزەکانی ڕۆژیم لە شارۆچکەی وەلی عەسری ورمێ گیانی بەخت کرد. ناڕوونی شارەنووسی بەندکراوێکی شۆڕشی ژینا لە زیندانی ورمێ
بەپێ راپۆرتەکان چارەنووسی بەنجکراوێکی شۆڕشی ژینە بە ناوی هێمن شاهی کە پێشتر بە محاربە و ئەفسادۆلفیل ئەرز محکوم کرابوو لە زیندانی ورمێ بە ناڕوونی ماوەتەوە. بە وسەی سەرچاوە خۆجەیەکان هێمن شاهی لە ڕاوتی شۆڕشی ژینە لە شاری ورمێ دەست بەسەر و دواتر لەلایەن دادستانیەوە شارە بە محاربە و ئەفسادۆلفیل ئەرز محکوم کرا. دواتر دادگای انقلابی ورمێ لە سەرەتای مانگی خەزەڵوەری ئەمساڵ ئەو بەنجکراوەی لە تۆمەتی محاربە و ئەفسادۆلفیل ئەرز بێتاوان ناسی، بەڵام پاش ناڕزایەتی دەربڕینی دادستان پەروەندەی هێمن شاهی بۆ جارێکی دیکە کەوتووەتە جەریان و دادگا ڕۆژی 27 خەزەڵوەری بۆ پێداچوونەوە بۆ پەروەندەیە دیاری کردووە. ناڕزایەتی کرێکارانی کارخانەی کۆمباینسازی لە تەورێز. ڕۆژی شەممە 20 مانگی خەزەڵوەر کرێکارانی کارخانەی کۆمباینسازی تەورێز لە ئاست جێبەجێ نەکردنی جەخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. کرێکارانی کۆمباینسازی تەورێز لە ئاست نەزانی چوەرما هەڵدەست و مەزایە ناڕازین و دەڵێن پێشتر 800 کرێکاری ئەو ناوەندە لەگەڵ خاوەنکار گرێبەستی فەرمیان بووە، بەڵام بەهۆی کێشەی زارایی ڕێژێ کرێکارانی قراردادی کەم کراوەتەوە و ئاستی بەرهەمهێنانیش بە تەواوەتی دابەزیوە. کرێکاران خوازیاری پێدانی هەغدەست و بێمەی دواخرا و گەڕانەوەی کارخانە بە بەشی دەوڵەتی و بردنە سەرەوەی ڕێژێ وەبەرهێنان بوون. ڕووخاندنی شوێنی کاسبی دەستفرۆشان لەلایەن شارەزاریەوە لە شیراز. ڕۆژی هەینی 19 مانگی خەزەڵوەر شارەزاری شیراز بە هاوکاری هێزە ئینتزامیەکان هێرشی کردە سەر دەستفرۆشانی بولواری وەفایی و شوێنی کەسابەتەکانیان ڕووخاند. بە پێزانیاریەکان شارەزاری بەبێ ئاگادارکردنەوە هێرشی کردوەتە سەر دەستفرۆشانی بولواری وەفایی شیراز و بە لۆدر شوێنی کەسابەتیە و خەڵکە هەژارێ ڕووخاندووە. بە وتە دەستفرۆشان کاتێک ناڕزایەتیان دەربڕیەوە هێز ئینتزامیەکان هێرشیان بردوتە سەریان و زیانێکی زۆریان پێگەیشتووە. گیانەدەستانی 3 کەس بەهۆی هاتنی لافاوە لە ئێران. بەهۆی ئەو شەپۆلە بارانێ لە ڕۆژانی ڕابردوودا 13 پارێزگای ئێرانی گرتووەتەوە، تا ئێستا 2 کەس گیانیان لەدەستاوە و کەسێکی دیکەش بێسەر و شوێن بووە. بەپێ راپۆرتەکان بارینی لێژمەی باران لە پارێزگاکانی ئیسفەهان، خۆراسانی جنوبی، خۆراسانی شۆمالی، سێمنان، سیستان و بەلوچستان، کرماشان، کۆگیلویە و بوێرەحمەد، گیلان، گۆڵستان، مازەندەران، هۆرمۆزگان، هەمەدان و یەزد بۆتە هۆی هەڵسانی لافا و زیانێکی زۆر بە گوێنشینان و کەشاوەرزان گەیشتووە. بە پێدوای زانیاری 2 کەس لە شارەکانی کۆلالە و گالگیش لە پارێزگای گۆڵستان گیانیان لەدەستاوە و کەسێکی دیکەش لە شارستانی مەیامی لە پارێزگای سێمنان بێسەر و شوێن بووە. کوژرانی ژنێکی لاو بە بیانووی ناموس لە بەندەر ئەنجەلی. لە ڕۆژانی ڕابردوودا پیاوێک بە ناوی پوریا نیگبین لە شاری بەندەر ئەنجەلی هاوژینەکەی بە بیانووی پاراستنی ناموس کوشتووە. بە پێزانیاریەکان هاوژینی ئەو پیاوە ژنێک بووە بە ناوی مەتین شەعبانیان بەشمەندوست و هاوژینەکەی بە بیانووی پاراستنی شەرەف ئاگری لە جەستەی بەرزاوە و کوشتوویەتی. شاینی باسەکە لە 3 مانگی ڕابردوودا بەلانی کەم 49 ژن لەلایەن بنەماڵەکانیانەوە بە بیانووی ناموس کوژراون و لەژێر دەسەڵاتی پیاو سالار و کۆنەپەرستی کۆماری ئیسلامیدا ئەو دیاردەیە ڕۆژ لە دوای ڕۆژ پەرەدەستێنێت. دەست بەسەرکردنی 10 شارۆمەندی بەهایی لە ساران و کەرەج. بەپێ راپۆرتی دەستگای هەواڵنێری فارس لە ڕۆژانی ڕابردوودا ئیسلاحاتی سوپای پاسەران 10 شارۆمەندی بەهاییان لە پارێزگاکانی ساران و کەرەج دەست بەسەر کردووە. بە پێزانیاریەکان بنکەی بەسیجی شارستانی شەهریار ئەو 10 شارۆمەندەی وەکو ئەندامانی گروپێکی دژبەری ڕۆژیم ناوبردووە و هێشتا ناسنا و هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانیان ڕوون نەکراوەتەوە. شاینی باسەکە ڕۆژی پێنجشەممە 18 خەزەڵوەریش 13 شارۆمەندی بەهای دیکە لە هەمەدان لەلایەن ناوەندەمنیەکانەوە ڕەفێنراون و ڕۆژی سێشەممە 16 خەزەڵوەر ماڵی کۆمەڵێک لە بنەماڵە بەهایەکانی هەمەدان لەلایەن هێزەکانی حکوومەتەوە پشکێنرا و 9 کەسیان دەست بەسەر کرا.
خۆپیشاندانی هەزاران کەسی لە ئەنگرانی فەلەستین لە چەند وڵاتی جیهان. ڕۆژی هەینی 19 مانگی خەزەڵوەر لە ئەنگرانی فەلەستین لە وڵاتانی یەمەن، ئاڵمان و ژاپۆن دژ بە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر خەڵکی بێتاوانی غەزە خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان هەزاران کەس لە وڵاتی یەمەن دژ بە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر کەرتی غەزە و کۆمەڵ کوشتکردنی ژنان و منداڵان خۆپیشاندانیان کردووە و لە وڵاتی ژاپۆن هاوکات لەگەڵ دانوستانەکانی 7 وڵاتی سەنعەتی جیهان لە تۆکیۆ لە ئەنگرانی فەلەستین ڕێپێوانێکی گەورەیان دژ بە ژینۆسایدی خەڵکی فەلەستین بەڕێوەبردوو خوازیاری ڕاگررتنی شەڕ بوون. هەروەها لە شاری بەرلینی ئاڵمان سەدان کەس لە کۆبوونەوەیکی ناڕزایەتیدا خوازیاری ڕاگررتنی پشتیوانیەکانی دەوڵەتی ئەلمان لە ئیسرائیل و ڕاگەیاندنی ئاگربەست بوون. دووە هەواڵ خۆپیشاندانی فاشیستەکانی ئیسپانیا لە بەردەم دەفتەری حەزبی سۆسیالیست. ڕۆژی هەینی 19 مانگی خەزەڵوەر فاشیستەکانی ئیسپانیا بۆ جارێکی دیکە لە بەردەم دەفتەری حەزبی سۆسیالیستی وڵاتە کۆبوونەوە و خوازیاری هەڵوەشانەوەی ڕێکەوتنی نێوان پێدرۆ سانچێز لەگەڵ نوێنەری سربەخۆخوازەکان بوون. بەپێی راپۆرتەکان دژبەرانی پێدرۆ سانچێز سەرۆکوەزیرانی چەپگەرای ئیسپانیا ماوەی چەند ڕۆژەکە لە ناڕزایەتی بە ڕێکەوتنی نێوان دەوڵەت و سۆسیالیستە سربەخۆخوازەکانی کاتالۆنیا خۆپیشاندان دەکەن و هێرش دەکەنە سەر دەفتەرەکانیان. بە وتەی هەندێک لە کارناسانی سیاسی ئەو خۆپیشاندانە کودتایەکە دژ بە دیموکراسی لە ئیسپانیا و بەدەسەڵات گەیشتنی فاشیزم ئەو وڵاتە بەرەو ئاکامێکی نادیار دەبات. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە کاتێکی خۆش بۆ هەموو لایتان.